ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار فتمسهم فتمسك رون كردنوا خواي پروردگار فرمويتي ميل مكان ركون ميلي ضلا بدل أدنى ميل مكان بعمل كرداري شرهيج ما تشون بلاي ظالم مستمكار كانوا دعاء آقردتان سوتيني بله اوی لگر ستمکاران بی آگرده سوتینی حتی لسردم یکان او زانا بريزا محمد رمضان بوطي اما دعای هر لو بکەین باشە و زانا بووە و ڕەحمەتی خوای لێبی دەڵێن بزانە لەگە بەشار ئەسەدی لە سەرەتایەکەیەوە تەئیدی کردو هەندێک لەگەڵی دابوو ئەخیری زۆربەی بەڵگەکانیش لەسەر ئەوەن بەدەستی تاقمەی بەشار ئەسەدی لەناو مزگەوتی خۆی لەناو محاضەرەی کوژرا و تەقێنرایەوە کەواتە لە دنیایش جاروەیە ئەوەی مەیل بکا بەلای ظالمان و لەگەریان دابی دەسووتێ ئاگرەکە دەیسووتێنی و لە قیامەتیش خوای تەعالە عەذابی دەدا خۆمان با لە ظالم و ستەمکار و عەلمانیەت بە دوور بخەینەوە.